بێگومان شەوی یەڵدا لە زۆرێک لە شارستانەتەکانی ڕابردوو ئێستاشدا گرنگێکی زۆر تایبەتی پێدراوە و چەندین چالاکی هەمە چەشن لەو شەوەدا بێگومان ئەکرێ و چەندین چالاکی ساز دەکرێت و بێگومان شەوی یەڵدا تەنانەت هەوێنی چەندین کاری شانۆیی و چەندین کاری هوەریش بووە کە بۆتە ستراکچەری دیدێکی هوەری بۆ کللتوری کوردی بە تایبەتی ئەو لە ئێستادا بۆ شەوی یەڵدا چەندین مەراسیمی تایبەتی سازەکرێت دوو بەڕێز ئەمڕۆ لە لای من میوانن کە ئەوانیش ئاسرەوان قادرۆ کە سەرپەرشتیاری چالاکیە لە شەوی یەڵدا و هەروەها زۆر بەڕێز کاک جەزای ساز سەرۆکی کۆمەڵی هوەری میلی زۆر بەخێر هاتن بەخێر بێن سەرچاو کاک قادرۆ بارەکەەوە دەست پێ بکەم پلانی چیتان هەیە ئەم ساڵ؟ سڵاو پێش هەموو شتێک جژنی یەڵدا جژنی زاین جژنی چلا پیرۆز بێت لە هەموو کەسانەی بە جژنی خۆیان دەزانن هیوادارم بێت و مای شادی و بەختەوەری پلان ئێجگار زۆرە لەبەرەوەی کورد زۆر دەوڵەمەنە لە جژنەکاندا خاوەنی کەلتور و فەرهەنگێکی ئێجگار زۆر دەوڵەمەندین خۆشبەختانە ماوەیەکە لە کوردستاندا شەوی چلا شەوی یەڵدا زۆر بەرقەرارە خەڵک فێربوونەوە کردویانە بە جێژێکی ڕسمی ئەم ساڵ وەکو ساڵانی ترکە لە تەلاری هوەر و لە زۆر شوێنی تریشدا فیستیڤاڵی جژنی یەڵدامان کردو وەکو جژنێک ئەم ساڵ لە هۆڵی ڕۆشنبیریە و جژنە ساز دەکەین هەڵبەت 16 گروپی هوەری و کەلتوری و فەرهەنگی هەموو کۆمەلگای تێدایە هەر هەموو بەشدارین لە ئاهەنگێکی قەشەنگ بە سازکردنی مەیزەت واتە سفرەی خوانی شەوچەرا بەسەر خەڵکادا بەش دەکرێ و کۆمەڵێک خواردنی زۆر لەلایەن چێشخانەکانەوە پێم وایە کاک جەزا باسی کە باشتر زۆر باشە کاک جەزا فەرمووی سبەینێ پلانەکان زیاتر چییە؟ لە ڕاستیە شەوی چلا کێسە بۆ بە نەریتێکی جوان و جەژنێکی کوردەواریە ئەو چەند ساڵێک ئێمە یادیەکەینەوە لەگەڵ ئاستەوان قادرۆک و کۆمەڵە ڕێکخراوی کللتوری ترە مەبەستمان زیینکردنەوەی ئەم کللتوری کوردەواریە کە پێوترێ درێژترین شەو لە کۆنا شاعیرەکان و هونەرمەندەکان ئەم شەوەیان جوانتر کردووە بە شعر و بە گۆرانی هەر بۆ مەبەستە سبێنە چەندین نمایش پێشکەشەکرێ گروپی سەمای بالێمان هەیە گروپی هەڵپەرچەی سلێمانیمان هەیە گروپی هەڵپەرچەی کوردستانمان هەیە و هەروەها چەندین نمایشی کۆمیدی و کللتوری و قسەی خۆش و هەروەها نمایشکردنی فیلمێکی هەمووی لە یەکشەوە هەمووی لە یەکشەوە بە شەوێکی درێژە ناوی درێژترین شەوە ئێمە بە شەوچەرە و بە خواردن و بە وەکو باسی گەراسان قادرۆک بە دابشکردنی ئەو شەوچۆرەیەکی هەیە خۆی لە شیرینی و لە مێوژ و لە ئەو چەرەساتەیە بینێتەوە وارووە شەوەکە زیاتر پڕەکرێت لە قسەی خۆش و کۆمیدیا و فیلمێکی دیکۆمەنتاری و هەڵپەرچێ و شعر و گۆرانی چالاشێکی هەمەڕەنگی تەواو کللتوریە کە بەڕاستی خەڵکی زۆر بە یەت بە پیرێشەوە بە نمونە ساڵی پار کە لە تەلاری هوەر بوو ئەنی قاعەکەش و دەروی هۆڵەکەش هەموو پڕ بوو لە خەڵکی زۆر زۆر بەخۆیان و خێزانەکانیان هاتبوون بۆ ئەو وێدە ماوەی چەند ساڵە ئەم چالاکیانە بەم شێوە چڕە ئاوا بەردەوامی هەیە منوکو خۆمە گەربیرم بێت یەکەم جار ئەتوانم بڵم نازەمەگەر کە قادرۆک معلوماتی زانیاری زیاتر هەبێت لە سلێمانی ئەڵێم ساڵی 2002 لەبەر سلێمانی پاڵاسا بە سەرپەرشتی خاتو هێرۆی ئیبراهیم ئەحمەد و چالاکیەمان کردەوە لەسەر شەقامەکەمان گرتە بۆ شەو بەفری ژەباری بەڵام کۆمەڵی مۆمان داگرستانە بوو هونەرمەندی خۆشەویست میدی حسین و چەند هونەرمەندێکتر بە شعر و بە گۆرانی و جەنەڕاڵی پاییز ڕۆحی شاد بێ و چەند شاعیرێکتر لێ بوون شەیەکی زۆر جامان لەسەر جادە پێشکەش کرد زۆر باشە کاک قادر کاک جەزا ئاماژەی بەوە کرد کە ئامانجیان ئەوەیە کە ئەم یادە بە زیینوی بهێڵنەوە بۆ ئەم یادە پێشتر زیندوو نەبووە یان کەم تەرخەمی بەرامبەر کراوە یاخود ئەگەر سەیری مێژوو بکەین هەموو ماڵەکان لە کوردستان لە هەموو پارچەکان بە تایبەتی با بڵێن ئەو شەوە هەموو دانیشتون و هەموو چالاکیان هەبووە هەر کەسە بە پێی با بڵێن نەریتی خۆی و زۆر چالاکیش لە زۆرێک لە شارەکانە با بڵێن بەڕێوە چووە بەڵام لە ئێستادا ئەو چەند ساڵێکە هەست دەکەین کە زیاتر چالاکیەکان چڕبۆتەوە و گرنگێکی تایبەتیشی پێدرێ خۆی لە ڕاستیدا ئەمە گەڕێتەوە بۆ ئازایەتی حکوومەت هەرێمی کوردستان کە یاسای ژمارە 5 ساڵی 2015 دەرکرد کە هەموو هاوڵاتیانی کوردستان دەتوانن لە بیر و ئایدیا و فکری خۆیاندا ئازاد بن
لەبەرەوەی لە کوردستاندا کۆمەڵێک کەلتوری جیاواز هەیە، کەلتوری یاسانی، کەلتوری ئێزیدی، کەلتوری مەسیحیەکان، بەڵام خۆشبەختانە جژنی یەڵدا تەنها هی کورد نییە، هینی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت تاسین و یابان و ئەوانەش هەموو مەسیحیەکانی دنیا هەموو جووەکان یادیەکەنەوە. ئەم جژنە کۆنترین جژنی مرۆڤایەتیە لە پێش جژنی یەڵدا هیچ جژنێکی کەنیە. خۆشبەختانە ئەوە جژنی کوردە موغەکانن کە هەموو ئاینە سروشتیەکان دەگەڕێنەوە بۆ سەر دەچەی موغەکان. ئێستا لە کوردستاندا زۆر گرنگی دەدرێت بۆی کە کەلتور و فەرهەنگ و مێژ و ڕەسەناتی بیر و ئایدیا و فەلسەفەی جیاواز بەرقەرار بێت. بەڵام من ئەوەندە دەیڵێم ئێمەدا نەبراوین لە مەسەلەی شەوی یەڵدا، چکە من لەبیرم دێت دایکم لە پەنجاکان وانە بیر کە باسیەکە دەکراوەتەوە ئەو شەوچەرەی کە ئێستا هەیە بە شێوەی جیاواز دەکرێت، ئەوە لەوانەیە تەئسیری دەوڵەتی عوسمانی و دەوڵەتیەکانی تری بەسەرەوە بوو بێت کە نەیان هێشتووە دەستنە ڕەسەنەکانی خۆیان بۆ بکەن بە شێوە لە شوێگان قەدەغیان کردووە. بەڵام ئێستا خۆشبەختانە کوردستان ئازادە لە ڕۆژهەڵات، لە باکوور، لە باشوور، لە ڕۆژئاوا خەڵک بەسەر شوێن فەرهەنگی خۆیان دەگەڕێت، بە شوێن کەلتورا گەڕێ، بە شوێن زمانە گەڕێ، بە شوێن خواردنی فۆلکلۆری خۆیان دەگەڕێ، بە شوێن دابوو نەری تا دەگەڕێ. کوردستان زۆر دەوڵەمەنە، ئێمە دەبێت کار بکەین بۆی هەموو ئەو دیاردە جوانانە زیندوو بکەینەوە. زۆر باشە بۆ ئەوەی کە جژنێکی لەم شێوەیە بە زیندوی بهێڵینەوە ئەبێ زۆر تەرکیزەکە لەسەر چ لایەنێکی ئەم جژنانە بێت؟ شتی کەلتوری پەیوەندی بە ڕێکخراوێکەوە یا دینێکەوە یا دەستگایکی حکومیەوە نییە. شتی کەلتوری مڵکی میلەتە. میلەت بە دەرەجەی یەک دەبێت هەوڵ بدات بۆ زیاتر ڕۆشنبیرکردنی خۆی، زیاتر قاڵبوونەوە. خەڵک هەمووی دەزانێت، بەڵام دیاردە بە یەکێک و دوانوسیان نابێت، دەبێت وردە وردە هەموو خەڵک هەوڵ بدەن. ئێسێمە خوازیارین ئەم شەوی یەڵدایەکە لە کورداوی خۆمانە پێڵێن شەوی چلە شەوی زاین تەنها لە هەوڵەکانە نەکرێتەوە. خۆشبەختانە ئێستا خەڵک فێر بووە لە ڕێستورانەکان و لە ماڵەکاندا هەتا من خەڵکە ناسم لە پێنجوو لە ماڵی خۆیان کۆبوونەتەوە جژنی شەوی چلە و یەڵدایان کردوێتەوە. گرنگترین شت ئەوەیە گرنگی بدەن بە مێزی خوانی سفرەکە کە پێی دەوترێ مەیزەت، دەبێ حەوت خواردنی وشکی لەسەر بێت. ئەو خواردانە گرنگترینیان هەنارە، چونکە هەنار مێژوویکی ئێجگار دێرینی هەیە لە فەرەنجی ئێمەدا. نەمامی هەنار لە کوردستان و لە مێسۆپۆتامیا چوو بە وڵاتانی تر، لەبەرەوە لە زستاندا کە ڕەنگی و حەیوێت و نشات و وزەیەکی زۆر دەدا بە مرۆڤ لە شەوی یەڵدادا دادەنرێ و هەموو ئەو خواردنە کوردەواریانەی کە وەکو ترخێنە گەنمە کوتا و ئەمانەکە وزا دەمرا ئەوانە دەخورێت تاکوونێ بەرەبەیان چاوەڕوان دەکەن خۆر هەڵبێت و بە درێژایی شەوەکە ئاهەنگ و سەما و قسەی خۆش و توقوساتی ئاینی دەکرێت، مەسەلەی کاکەی دەیکا، مەسیحیەکان دەیکەن، ئێزیەکانێکەن، زەردشتەکانێکەن. ئەمە بۆ بە کەلتورێک لە ناهموویە خۆی جێژنەکە جێژنێکی کولتوریە. بەڕاستی ئێمە وەکو کورد دەبێ شانازی پێ بکەین، زیاتر گرنگی پێ بدەین. هیوادارم خەڵک لەو شەوەدا جلی سپی و سوور لەبەرکەن، جلی ڕەش لەبەر نەکەن. هیوادارم خەڵک گرنگی بدا بە خواردنەکە، هیوادارم گۆشت نەخۆنیانی یەکێک لەو شتانەوەیە کە تۆزە هەڵبەن بە زوندی ڕایبگرنەوە. ئەوەی کە زۆر گرنگە بەشکە جەزا نەخۆم، ئەم جژنە جژنی ئاشتیە، جژنی پێکەوە ژیانە، جژنی یاسایە. لە سەدەمانی زوودا لە سەدەمی مێدەکان و ساسانیەکاندا پاشەکان کڵاوەکانی خۆیان دادەنا و وەکو هاوڵاتیەک دەچوون ناو خەڵکەکەوە پلە و پایان لەبیر دەکرد یاسا بەرقەرار بوو بۆ هەموو کەسێ لەبەرەوەی مراقبە و چاودێری نەدەکران. مرۆڤ ئەو کاتە خۆی هەستی بەوە کرد کە نابێ غەڵەتکار نابێ گوناحکە ئەشخەڕ نابێ خوانەخواستە شتی خراپە ناکرێ بۆی خەڵک فێر ببێ خۆی چاودێری خۆی و یاسای خۆی بێ. لەبەرەوە بە شێوەیەکی ئاشتیدا لە قەڵمدراوە. خۆشبەختانە ئێستا لە کوردستاندا وەزارەتی ئەوقاف هەشت ئاینەتی هەرش ئاینەکە پێکەوە ژیانمان هەیە. هەموو ئاینەکان ببێت جیاوازی هەموو کولتورەکان عەرەب، فارس، هەر میلەتێک لە وڵاتشاری ئێمەیە بێ بەشداری دەکا و بە جێژنی خۆیان دەزانن و ئێمە خۆشحاڵە بین و دەوڵەمەند دەبین. زۆر باشە. کاک جەزا ئەو بەرهەمانەی کە ئەبێ لە سبەینەیە مەبەستم لە بەرهەمە هونەریەکانیان چالاکی هونەریەکانە ئەبێ زیاتر تایبەت بن بە
چی و ئەو گروپانی کە بەشدارە بن هیچ مەرجێکیان بەسەرا سەپێنراوە کە بۆ سبەینە ئەبێ چالاکیکی دیاری کرا و پێشکەش بکەن. ڕاستیە من یەکەم داواکاریم ئەوەیە تەنانەت بۆ میوانەکانیش ئەوەی کێت بە جلوبەرجی کوردیەوە بێت بۆ هەموو گروپە بەشداربووەکان مەرجی ئەوڵ و سەرەتامان هەرەوە بە کابێ بە جلی کوردی جلوبەرجی کوردەواریەوە لەبەر ئێمە جەژنێکی کلتوری پێشکەشەکەین بۆ ئەمە بیر نەچی ئەم چالاکیە بە سەرپەرشی بەشی سنتەرە ڕۆشنبیری پە هونەریەکانی شەکانی کەسەر بە بەڕێوەتی گشتی ڕۆشنبیری هونەرە و هاوکات چەند کۆمەڵی میوانخانەکان و چەندین گروپی خانمانی دەزڕەنجین و گروپی دەزڕەنگینان بۆ چەند خواردنگەیەکی کوردەواری کە پاریش هاوکارمان بوون کەفتەی کوردەواری و یاپراخ و گەنمە کوتا و ئەوانی کە کورد پێویستی سپێشەوە لێم بەبێ بەرامبەر پێشکەشەکرێ و هەموو چالاکیەکەش کۆی چالاکیەکە کۆمپانیای ئاساسیل بە سپاسەوە سپۆنسەری کردووە لەگەڵ ئاویستێمانی بەشدارە و چەند ڕێکخراوێکی تر کە هەمویان سپێ شێمەوێ کەس گلەیمان لێ نەکە کە نای نەهێنرابێت زیاتر بەڵێ ئەو چالاکیانەی کە لێ پێشکەشەکرێ ئەبێ هەر خۆی لە بواری کللتور و فۆلکلۆر و لە نمایشە جوانە میلیەکانی نەتەوەکەمانە ببینێتەوەنی پێویستەکە لە بواری فۆلکلۆر و کللتور و ئەو دیاردەکردواریان هەبێ و من یەکشتی تر ماوە بیڵم کە جەژنی هەڵدا ئێستا بەڕاستی بووە بە دیاردە و هەموو ڕستۆرانتەکان هەموو کافتریەکان کە ئەمەش خۆی لە خۆیان بۆتە هۆی شتێک کە پێوترێک گەشتیاری ڕۆشنبیریە چۆن پایتەختی ڕۆشنبیریە خۆشببختانە سبێشەوە هەموو ئەو شوێنانامەش کە ئابێتە هۆی ڕخسانی هەلی کار و بژێوی ژیان بۆ زۆرێک لە هونەرمەندان و ئەو کەسانی کە لەو شوێنانیشەکەن کە ئەگەر ئەمەش ئەم نەریتە زیین و نەبوایەتەوە ڕەنگە ئێمە شتێکمان لە چیز پێوایە ناوی جەژنی شەوی چلەیە جەژنی هەڵدایە. زۆر ڕاستە بە هیوای سەرکەوتن سوپاس بۆ ئامادەبوونتان گرنگ هەبوو گەبتانم باسکەم ئێمە وەکو هەموو ئاهەنگێرانی هەڵدا و هەموو ئەو شوێنانەی کە جەژنی هەڵدا دەگەڕن ئێمە سەر و ڕێز و نوازشدا دەنێن بۆ قوربانیانەی لافاوەکەی هەولێر ئێمە ئامادەین دەتوانین ئەم جێژنانە ڕابگرین و بەشداری پرسە و مەراسیمیان بکەین چونکە ڕۆحی ئێمەش لەگە ڕۆحی ئەوانایە بەڵام ژیان ناوەستێت تاویز بۆ دراوەتەوە کە هەموو ڕێکخراوانەی کەمانە کاکجەزا کەمپینێکمانڕاگەاندووە ئەو کەمپینە پێداویستیان بکەن و ئێمە بە ڕۆح بەگیان لەگەڵیانان و یادان بەخێر و ڕۆحیان شاد بێت. سوپاس بۆ ئێوە دووبارە زۆر بەڕێز کاکە ئاسرەوان قادرۆک سەرپەرشتیاری چالاکی و هەروەها زۆر بەڕێز جەزای ساس سەرۆکی کۆمەڵی هونەری میلی بەخێراتن دووبارە سوپاس.